ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ وێ ڕایەوە کە بەڕوون ڕاشکایی پەیامی خۆمان لە پەرلەمانی کوردستان بەگوێ هەموو دنیادادا ئەمڕۆژ لەسەر بنچینەی ئەوەی کە یەکێک لە ڕاستپەردەکانی پەرلەمانی کوردستان بریتی بوو لە ڕاگەاندنی هەڵمەتێکی پاڵپشتی و هاوکاری بۆ خەڵکی ڕۆژئاوا. ئەم لێرەشەوە بەڕاستی داوا دەکەم لە خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆ خوشک و برایەکانمان لە ڕۆژئاوا لایان قەوماوە و تووشی ئاوارەیی و دەربەدەری بوونە و تووشی زەرەر و زیان بوونە بە هەموو شێوەیەک. بە تایبەتی خەڵک دەتوانێت لە ڕووی مادی و پشتیوان و پشتگیریان بێ و لە ڕووی معنەوی و پشتیوان و پشتگیر بین کە ینی کەمێک لە ئازارەکانیان کەم بکەینەوە. چوانیش خوشک و برای ئێمن و خەڵکی ئێمن ڕۆڵەی ئێمن و کەسی ئێمن وەکو چۆن ئێمە لە ڕابردوودا کە چەند جار کوردی باشوور لێ قەوماوە هانای بردو بۆ ئێران بۆ هێندێکی بۆ تورکیا جاروێ بۆ سووریا کە ئەو هاوڵاتیانەی ئەوێ کە لە فریامان هاتوو زۆر دڵمان پێخۆش بووە. ینی ئەگەر ڕاستە دەربەدەر بووین و ئاوارە بووین بەڵام کاتێک کە سۆز و عەتفی ئەو خەڵکەشمان بینی بێ کەمێک لە ئازارەکانی کەم کردینەوە. من هیوادارم خەڵک و بە تایبەتی خەڵکی کوردستان هەمیشە بە هەڵوێز بووە، هیوادارم لەو بابەتەشدا خاوەن هەڵوێز بن. دیارە کە ئەو کەمپینە لایەنێکی دیاری کراونیە و هیچ ناوێکیشمان نییە. کەمپینی هاواری نیشتیمانە لە ناوەکەی ڕادیارەکە ئێمە دەمانەوێت بە هاواری خەڵکی ڕۆژئاوا خەڵکی خۆمان بچین لە ڕۆژئاوای کوردستان. کۆمەڵێک گەنجی شاری هەولێرن لە کچ و کوڕ و خەڵکی نیشتیمان پەروەرن دەمانەوێت ببینە وەسیلەی گەیاندنی هاوکاری خەڵکی هەولێر بۆ خەڵکی ڕۆژئاوا. ئامانجەکە دیارە خەڵکی ڕۆژئاوا ئێستا لە بارودۆخێکدایە کە ئێمە لە 91 لە تێیدا ژیاین لە هەموو درێژایی ساڵانی 90 ئێمە تێیدا ژیاین کە لە قۆناغێکی ناخۆشی ئابووری قورسمان بەڕێ کرد، قۆناغی شەڕمان بەڕێ کرد. ئێستا ئەوان لە ئێمە زیاتر لە ئێمە ئەو کات زیاتر پێویستیان بە ئێمەیە. بۆیە من داوا لە خەڵکی هەولێر دەکەم کە بە خەڵکێکی نیشتیمانی ئینسانی ئینسان دۆست ناسراون بتوانن لەو کەمپینە هاوکاری خوشک و برایانیان بن لە ڕۆژئاوای کوردستان.